زۆر بەداخەوە ئەوەی کە ئێمە لە دەم لایەنی پەیوەندیداری هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە ئەیبیستین و ئەشی بینین ئەوەیە کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەکارهێنرێ بۆ خەڵگیرسانی شەڕێکی ناوخۆ، شەڕی براکۆژی شەڕی کورد بە کورد کوشتن لە نێوان هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و هێزی پاراستنی گەلیا هێزەکانی پارتی کرێکانی کوردستان. سەرەتا چەند نزیکەی دە ڕۆژێک لەمەوبەر بەیانێکی ئەنجومەنی ئاسایش بوو کە پارتی کرێکانی کوردستانی تۆمەتبار کرد کە خەڵکی ناردووە بۆ هەندێک کاری تیرۆریستی، بەڵام نە شتەکانیان پیشانی خەڵکدا، نە ئەو کەسانی تریش کە لە ئەنجومەنی ئاسایشن. بۆ نمونە ئەنجومەنی ئاسایش لە 5 کەس پێک دێت، 3 کەسیان سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوان ڕایان گەیاند کە ئێمە ئاگامان لێ نییە. معنایەوەی ئەم سیناریۆیە یا ئەم بەیانەی ئەنجومەنی ئاسایش ڕاز نەبووە و لە بەرژەوەندی گەلی کوردیشانیەوە هەموو پێگاتەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەشداریان لە داڕشتنی ئەو بەیانە نەکردووە. خاڵێکی ترەوە بوو کە لەم ڕۆژانەی تا دیسان پارتی کرێکانی کوردستان لەلایەن ئەنجومەنی ئاسایش و لەلایەن حکوومەتی هەرێمەوە تۆمەتبار کرا کە بۆڕی نەوتی تەقاندۆتەوە. زۆر بەداخەوە بەڕێز مراد قەرێلان ئاگاداری بەڕێز بەرزانی کردەوە، مەسعود بەرزانی کە بێتە سەرخەت بۆ ئەوەی ڕێگری بکە لە دروستبوونی شەڕێکی نێوخۆیی. بەڵام بینیمان لە پێرێ بەرزانی بەیانێکی دەرکرد، بەیانەکەی نەک هەر ڕێگریەکە لە شەڕی ناوخۆیی بەڵکو هەوڵدانێکە، ینی بەرزکردنەوەی هەوڵەکانە بۆ ئەوەی شەڕی ناوخۆیی دروست بێ. بێجگە لەوەی کە بەرزانی ئەو بەیانەی بڵاو کردەوە، ئەگەر ئێمە سەری ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستان و دەڤەری هەولێر بکەین، چ لە تەلەڤیزیۆنەوە، چ لە رادیۆ، لە سۆشیال میدیاوە، هەمووی زەمینە خۆشەکەن بۆ دروستکردنی شەڕ. بە بڕای من ئەم هەوڵانەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە شەڕ دروستکە لەگەڵ پارتی کرێکانی کوردستان، بێجگە لەوەی کە لە بەرژەوەندی گەلی کوردانیە، لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی باشووری کوردستان و باکووری کوردستانان نییە، لە هەمان کاتدا ینی جێبەجێکردنی ئەجندای داگیرکەرانی کوردستانە بە تایبەتی تورکیایە. وە خاڵێکی ترەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان جاران ئەو ناڕەزایەتیانەی کە بەرامبەری نیشانەدران لەو شوێنانە نەبوون کە ئێستا ناڕەزایەتی تایە. جاران بادینان و مووسڵ و شنگال شوێنەکانی تر هێزی پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان بوو، بەڵام لە ماوەی ساڵی ڕابردوو لە ماوەی ڕابردووە بەگشتی ئەبینین ناڕەزایەتێکی زۆر لە بادینان بەرامبەر بە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان هەیە و بەهۆی ئەوەوە چەندان کەسی چالاگوان و ڕۆژنامەنووسی دەستگیر کردووە و کەناڵەکانی ڕاگەیاندنی هەندێک لە هەرێمی کوردستانی داخسۆک و کەناڵەکانی NRT و ئەوەش کە بینیمان لە شنگال بەسەر پارتی دیموکراتی کوردستانە هاتوو، ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێک کەوتووە بۆ گەڕانەوە بۆ ناو شنگال، ناتوانێت بگەڕێتەوە. ئەمە هەمووی دەلالێت لەوە کە پارتی دیموکراتی کوردستان لەو شوێنانەی کە مسۆگەر بوو دەسەڵاتی بهێڵێتەوە، ئەو شوێنانە وەکو جاران نەماون، بەڵکو لەو شوێنانەوە زیاتر دژایەتی سیاسەتی پارتی ئەکرێ لە دهۆکەوە، لە هەولێرەوە، لە شنگالەوە. بۆیە ئەیانەوێ شتێک دروستکەن، ئەیانەوێ شتێک دروستکەن ئەم مەوزوعە ئەو ناڕەزایەتیانە لەو شوێنانە لەبار ببن بۆ مانەوەی خۆیان. بڵێ لە ڕووی ئابوووریەوە تەنگاسیەکی گەورە هەیە بۆ ئێستا موچەی خەڵکی کوردستان، کێشەی گەورەی دروست کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆک وەزیرانە و سەرۆکی هەرێمیش هەر بەدەست ئەوانە و زۆرینەی کورسەکانی پەرلەمان بەدەست ئەوانە ناتوانن موچەی خەڵکی کوردستان دابینکەن. لە ئەنجامی ئەو سیاسەتە گەندەڵی و ناشەفافی و تاکۆتایی ناداتپەروەری کە هەبووە، ئێستا خەڵکی کوردستان ناڕەزایەتێکی زۆر بەگشتی لە دهۆکەوە تا کەرکووک بەرامبەر بە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان نیشانەدەن. خەڵێکی تر ئەو سیاسەتەیە کە لە ناوخوا هەیەی
ئەو ڕەشبگیریە کە بە بەردەوامی هەوڵی بۆدا و ئەو هێزانەی کە نزیکن لە پارتی کرێکانی کوردستانەوە یان بڵین نزیکن لە فکری بەڕێز عەبدوڵڵاه جالانەوە پارتی دیموکراتی کوردستان لەو کاتەوە تا ئێستا نەک هەر مۆڵەتی کارکردنیان پێنادا بەڵکو سەرکوتیانەکات ئەیان خاتە زیندان دەریانەکە ئێستا ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ عێراقا کردوێتی لە شنگاڵ بە تایبەتی بۆ ئەوەیە بۆ لێدانی ئەو ئیتیجاهەیەم ئەوە ڕاستی سیاسەیە کە ئێستا لە شنگاڵا خەریکە بێتە هێز و بێجگە لەوەش کە بینیمان ناڕەزایەتی زۆر هەیە لە دهۆک بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ئەوروپا ناڕەزایەتێکی زۆر هەیە لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان لە باتی ئەوەی بێت بکرێتەوە لە ئاستی ناوخوا ئەو پەڕی هەوڵدا ئەو سەرۆت و سامانەی کە هەیەە لە دەرەوەی وڵات بیهێنەوە بیدەر بە موچە بە خەڵکی کوردستان لە باتی ئەوەی کە لەگەڵ هێزە سیاسەکانی باشووری کوردستان بکرێتەوە دیموکراتی تر بێ مۆڵەتیان پێدا ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامە نووسیان پێبدا لە باتی ئەوەی لەگەڵ هێزە کوردستانیەکانی باکووری کوردستان و پارتی کرێکانی کوردستان بکرێتەوە و کۆنگرەی نەتەوەیی و یەکێتی نەتەوەیی دروستکە یەت بە پێچەوانەوە ئەمانە دژی ئەمانە هەموو ئەوستێ لەگەڵ تورکیایەکە هاوپەیمانیەکەی پێشەخە کە ئەمڕۆ لەسەر ئاسی ناوخۆی کوردستان سیاسەتی تورکیا زۆر بێزراوە زۆر دژایەتی یەکرێ هەتا هەندێک لەو کەسانەی کە نزیکن لە لایەنە ئیسلامیەکانەوە ئێستا یا دژی وەستاونەتەوە یان لە ڕوویان نایە دیفاع لە تورکیا بکەن لە ئاستی نێودەوڵەتیشدا ئەبینین لە ئەوروپا لە رووسیا لە ناو وڵاتانی عەرەبیا ڕۆژ بە ڕۆژ پێگەی تورکیا دێتە خوارەوە و لە ئاستی ئابووریشا تورکیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەچێ و لە ئاسی ناوخۆی سیاسیشا چەندان هێزی ئۆپۆزیسیۆنەیە دژی ئەکپارتی و ئەردۆغان کەچی بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تا دێت زیاتر پشگیری ئەکپارتی و ئەردۆغانەکە و تا دێ زیاتر خۆیە بەستێتەوە بەڕاستی ئەمە فرسەتێکە بۆ ئەوەی کە پارتی لە ئەردۆغان و لە ئەکپارتی دوور بکەوێتەوە نزیک بێتەوە لە کورد زۆر بەداخەوە لەسەر سیاسەتی هەڵی خۆی بەردەوامە بێت پەکەکە نایەوێت ئەو شەڕە بکە بە هیچ شێوەیەک چونکە هەم لەگەڵ سیاسەتی گشتی خۆی مەبادی خۆی کەیەکێتی نەتەوەی لە نێوان کوردانە یەک ناگرێتەوە هەم پەکەکە لە شکستانیە لە پێشکەوتنایە ینی لە ماوەی ڕابردووە تورکیا و هەموو ێرشانەی کردەسەری سەرکەوتوو بوو لە ماوەی ڕابردووە ئەو هەموو خەڵکەی سەر بە پارتی کرێکانی کوردستان دەستگیرەکرێ بەڵام پەکەکە تایەت بەرەو پێشەوە چێت ئەوەی کە شکست دەهێنێەوەی لە ئێستا لە شکستایە پارتی و تورکایە بۆیە بە قەناعەتی من پەکەکە نایەوێ شەڕ بکە پارتی و تورکیا نوێ شەڕ ببێت بۆی شکستەکانی خۆیان داپۆشن و لە سێبەری ئەو شەڕەدا هەوڵێک بدەن خۆیان بگێڕنەوە ینی خۆیان هەندێک بەهێز بکەنەوە بەڵام لە ڕووی سەربازیەوە ینی ئێمە بینیمانە زۆر بەداخەوە ینی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ گەریلا لە ڕووی هەردووکیان کوردن هەردووکیان دڵسۆزی میلەتەکە و قەزیەکەی خۆیان بەڵام گەریلا پەروەردە کراوە و پێشمەرگە پەروەردە نەکراوە پێشمەرگە ینی پێشمەرگە بەداخەوە ینی هی حیزبە هی میلەت نییە تدریب نەکراوە مەگەر بێت و لە حاڵەتێکە شەڕەکە لە ڕووی سەربازیەوە ئەگەر تورکیای لەگەڵا بێ تامان تورکیا ئەکیت ئەگەر شەڕەکە بکرێت تورکیاش هاوکاری هێزی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانەکە ئەنجا و کاتە ئەمێنێتەوە سەر ئەو پێشمەرگانە ئەو فەرماندانەی پێشمەرگە ئایا شەڕی گەریلاکەن لەگەڵ هێزی تورکە یا نایکەنەوە بەڕاستی ئەگەر بە گوێرەی منطق بێ ئەگەر ئەوانە پێشمەرگەی کوردستان بن و بۆ ڕزگاری کورد و کوردستان چەکیان هەڵگرت بێ ئەبێ و شەڕە نەکەن بەڵام بەداخەوە ئێمە کەسانێک هەن لە پێناوی بەرژەوەندی میلەتەکان ناچەگەڵەگرن بەڵام کە دێنە ناو حیزبەکانەوە حیزبەکان وا پەروەردەیانەکەن مەسەلەی نەتەوەیی و ئازادی و نیشتمان پەروەریان لەبیرە بنەوە هەموو ژیانی سیاسی ئەو پێشمەرگانەکەن بە ناکۆکی حیزبایەتی و ناکۆکی پارچەکانی کوردستان و تا کۆتایی وایان لێکن وەکو کۆیلیان لێکن شەڕیان پێ بکەن لەبەرەوە من لەو باوەڕامە گەر مەسعود بەرزانی بڕیاری شەڕ بدات ئەگەر شەڕەکە دەست پێ بکەن پێشمەرگەی پارتی شەڕەکەکە بەڵام ئەو شەڕە زۆر بەدڵ نایکات بەنابەدڵ ئەیکات و لە ڕووی پەروەردەی سەربازی و شەڕکردنیشەوە
لە ڕووی کوالیتی شەڕکردنەوە شەڕکردنەکان بەو شێوەیە نییە و ئەمانە چنە سەر ئەو هێزەی کە هێرشی بۆەکەن گەریلا ئەنجا گەریلا شەڕ ناکە بەڵام خۆگەر بچن بیکوژن ئەو کاتە بێ مافیەوەی هەبێ دیفاع لە خۆی بکە هیوادارم ینی قەت نەگاتە ئەو کاتە پارتی کرێکانی کوردستان ئەو شوێنانی کە لێیەتی ئێستا شوێنێک بووە دەسەڵاتی هەرێمی کوردستانی لێ نەبووە ئەوە بە درێژایی مێژوو قەندیل ئەو چیاسەختانە هیچ یەکێ لە حکوومەتەکانی نە ئێران نە عێراق نە تورکیا تایە دەسەڵاتدار نەبووە و شۆڕشەکانی گەلی کورد هەندێک جار لەوێ هێزی پێشمەرگیان ئەوە کردووە ینی لەوێ با بڵین جێگە کردوتەوە و لەوێەوە هەوڵیان داوە وەکو بنکەیەک بەکاری بێن دژی ڕژێمە یەک لە دوایەکەکان هی خەڵکی پێشمەرگەی باشوور بەکاریە ناوە هی ڕۆژەڵاتی کوردستانیش بەکاریە ناوە و ئێستش پێشمەرگەی باکوور گەریلا بەکاری هێنێ ئەمە داگیرکردن نییە خاڵێکی ترەوەیە کە ئەگەر ئەو گەریلایانە کە کاک مەسعود دەڵێت داگیریان کردووە ئەوان ئەوە شوێنە داگیر نەکەن لەوێ نەمێنن کێچێتەوێ جندلی ئیسلام قاعدە داعش نوسرە و ئەوانەی کە ئێران و تورکیایانەوێ چەکداریان بکەن و سەر بەخۆیان و لە شوێنێکی وادایان بنێن بۆی ئاسایشی هەرێمی کوردستان و ئاسایشی عراقی شتێک بدەن لەبەرەوە لەو مۆزوعە بەڕاستی ئەو هەڵسەنگاردنەیە ئەو لێدوانە لە جێی خۆیدا نییە داگیرکردنیە ئەو کوردە و ئەمەش خاکی کوردستانە ئەو چیاسەختانە هەموو کورد بەکاری هێناوە جاری وایە بۆ کوردی باشوور هەندێک چۆ بۆ دیوە چۆ بە دیوی باکووری کوردستانە جاری وا هەیە کوردی باشوور چۆ بە دیوی ڕۆژەڵاتی کوردستانە هی ڕۆژەڵاتی کوردستان هاتووە بە دیوی ئەمە من بارەگای هەموو حیزبەکان بە درێژایی موژوو لەو شوێنانە بوو کەسە پارتی کرێکارانی کوردستانی تێدایە ئەو داگیرکردن نییە ئەنجا بێجگەلەوە پەکەکە هێزێکە هێزی پاراستنی پێگاتە چەساوەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە کورد و بەوانەی تر کە زۆڵمیان لێکرێ کورد کێ لای پەکەکە کووردە پارتی کووردە یەزیدی کووردە فەیلی کووردە هەورامی کووردە سلێمانی کووردە لە هەر شوێنێک کورد تەنگاو بێ کێشەی هەبێ ئەو هێزی پاراستنی گەلە ئەچێ دیفاعی لەکە ئەوانەی تو ئاماژە پێکرد ئەو وێنەی کاک مەسعود کە ئەچێ بۆ مەخمور بەڕاستی حەقە بەس ئەو وێنەی بۆ لێبدەنەوە کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەوانەی کە نزیکن لە پارتی کرێنەکانی کوردستانەوە کاچێ سوپاسی فەرماندەکانی گەریلاکە لەو شوێنە کە داکۆکیان لە هەولێر کرد ئەگەر ئەوان شەڕیان لەگەڵ داعشا نەکردایە بۆ خۆمان بینیمان دیمان چەند کە داعش لە مەخمور بەرەو هەولێرە چوو چۆن خەڵکی هەولێر خەریک بوو هەولێر چۆڵ بکەن پێشمەرگە معنەویاتی ڕووخا بوو شنگاڵی بەدەستەوە دابوو باشە چۆن گەریلا شەڕیان لەگەڵ داعشا کرد داعشیان تێکشکاند و سنوورێکیان بۆ هێرشەکانی دانا بەرامبەر بەوە کاک مەسعود خۆی چوو سوپاسی کردن وێنەیان هەیە ئێستا حەقە وێنەکان لەسەر هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن دابنێن و ئەو ناکۆکەی لەگەڵ قسەکەی ئێستا و قسەکەی هەڵوێستەکانی ئەو کاتەی لێک بدرێتەوە ئێستا کێشەکە ئەوەیە خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان زۆر ئومێدیان بە هێڵی پەکەکە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و پشتگیریەکەن ئەنی لە باشوور خەڵکێکی زۆر هەیە بڕای بە پاکەکە هەیە لە ڕۆژەڵات لە باکوور لە ڕۆژاوای کوردستان یعنی لێدانی ئەم هێڵە کە کورد بە حەلی ئەزانێ و خۆشی ئەوێ و بڕوای پێیەتی معنای لێدانی گەلی کووردە لەلایەن بەڵام بەداخەوە کێ لێدا کورد لێدا بەس کورد خۆی بەتەنها لێ نادا یعنی کورد تەنها وەکو لەوانێ وەکو ئامێرێک بەکار بێت ئەوە تورکایە ئەوە داگیرکەرانی ترن هەوڵەدەن کورد بەکاربێنن بۆ لێدانی کورد لەبەرەوە لەم حاڵەتەدا ئەتوانی بڵێ شەڕی گەلی کورد و شەڕی با بڵێن دژمنانی کووردە شەڕی براکوژیە ئەم هینانە زۆر خۆشترە ئەوانە کاکە یەکێک لە کێشە هەرە گەورەکان لە باشووری کوردستانە دیموکراتیزەبوونی حکومڕانیە دیموکراتیزبوونی سیستەمی حکومڕانیە کە دیموکراتیزەی ناکەن چۆن دیموکراتیزەی بکەن جارێ ئێمە دەستورمانە بێت دەستورمان نیە دوو لێرە لە باشووری کوردستان هەچی هێڵێکی سیاسی هەیە بۆی هەیە هەموو چالاکێکی سیاسی یاسایی جەماوەری ئابووری بکە بێجگە لەو هێڵە سیاسیی کە قەناعەتی بە بیر و باوەڕی عەبدوڵڵا ئۆجەلان هەیە کە نزیکە لە پارتی کرێکارانی کوردستانەوە کاکە ئەمە هەڵەیەکی گەورەی استراتیجی سیاسەتە لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەم هەڵەیە چارەسەر بکرێ
ئەگەر هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان واز لەم سیاسەتەی بێنێ کە نکوڵیکردن بێ لە هێڵی ئاپۆچێتی وەکو هێزێکی سیاسی لە باشووری کوردستان وەکو هێڵێکی سیاسی لە شنگاڵ ئەو کاتە کێشەکانمان کۆتایی دێت ئەوان ڕێگادەن سەلەفیەکان ئەوان ڕێگادەن ئەخوانیەکان ئەوە ڕێگانەدەن تۆڕانیەکان بەرەی تورکمانی کێکێ هەچی عەربی شۆڤینی دنیا هەیە لێرە کۆیانەکەنەوە مۆڵەتیانە دەنێ کار بکەن چالاکی بکەن بەڵام ئەو کوردانەی کە ئەڵێن ئێمە بڕاون بە فکری عەبدوڵڵا ئۆجادان هەیە ئێمە پەکەکە بەڕازەزانین ئێمە دۆستی پەکەکەین لەبەر ئەوە مۆڵەتی کارکردنیان نادەنێت کێشە سەرەکیەکە کێشە جەوهەریەکە لێرەدایە ئەگەر ئێستا مەسەلەی ڕێکەوتنی شنگاڵ پەراوێزخستنی ئەوانەی یەپەژە و تەفدا و ئەوانەی تێدا نەبووایە وازانم کێشە دروست نابوو و ئەم کێشەیەش ئێستا کە ئەگەری شەڕ هەیە و برادرانی پارتی ڕۆژ بە ڕۆژ ئەگەری شەڕ زیاترەکەن بە بڕوای من ڕاستەوخۆ پەیوەندی بە ڕێکەوتنەکەی شنگاڵەوە هەیە چکە لە ڕێکەوتنەکەی شنگاڵە ئەمان قەناعەتیان بە حکوومەتی عێراقی کردووە کە ئەبێ هیچ کەسێک و هیچ لایەنێکی سیاسی بەشداری لە بەڕێوەبردننی کاروباری شنگاڵ نەکات نە لە ڕووی ئەمنیەوە نە لە ڕووی سەربازیەوە نە لە ڕووی داریەوە کە سەر بە پارتی کرەکانی کوردستان بێ وەکوخواانەڵێن ئەمەش خەڵکی شنگاڵ قبوڵی ناکە ئەمەش هەندێک لە هێزە عێراقیەکانی کە قبوڵی ناکەن لەبەری پارتی ئێستا ئەوێ مەخرجێ بدۆزێتەوە بۆ ئەو ئابڕوچوونەی کە لە شنگاڵا کردوێتی سەر چاوم